لە هەر جاکی بن دەم باش نادەمەیە پێشکەشکردنا بورتە نادەمژمێر شەشە و دەستپێکی دەژی گرنگترین سەرنووچە. عەبدوڵڵا گەدۆ ئەندامێ پەیمانیە نیشتیمانیە ئۆپۆزیسیۆنە سووریە دەبێژێ سەرکردەیەن جیهانێ پێشتەوانیە بەگەرە لەشکری ڕۆژ بۆی ڕۆژاوای کوردستانێ دەکەن. سەرکردەیەکی عێراقی ئەشکەرە کرد و بە هەزاران پەنابەرێن عێراقی کەمپە ئەلهۆل دمینن و دنابوان دەژی زاڕۆک و ژن و ماڵباتێن داعشێژی هەنە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەبێژێ پلانێک ji بۆی چارەسەریە یەکجاریە کریزە سووریە هەیە و لە دەستپێکێدا پێویستە تەرۆر وەرەژ ناوبرن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆنتڕۆلکردنا تەڤایە خاکە سووریە یا دبن دەستێ داعشێ دەڕاگەهاند. دووبارە سلااو. پارتیا دموکراتا کوردستان سووریا بە بۆنەیە ساڵبەگەرە چلی یانەمر مەلا مستەفا بارزانی نامەیەک شاند ژێ سەرۆک مەسعود بارزانی را پۆلیتبیۆرەیە پارتیا دموکراتا کوردستان سووریا بە بۆنەیە ساڵبەگەرە چلیە کۆچبارکردنە نەمر مەلا مستەفا بارزانی نامەیەک شاند ژێ سەرۆک مەسعود بارزانی را و پۆلیتبیۆرەیە پارتیا دموکراتا کوردستان را دنامەیە پەدەکەسێ داهاتیە برایەن هێژە ئەم باش دەزانن. ئەف ڕێباسە دیرۆکی و پیرۆز و دبستانە خەبات و تێکۆشانێ بەردەوام دێ پێشکەتن و پێشوەچوونێ دەیە ئەم باوەرن و سەرکردایەتیە پارتیا دموکراتا کوردستانەیە حەکیمانە و دپێشیاواندا سەرۆک مەسعود بارزانی هەلگرێ پرۆژەیە نەتەوی کوردستانینە خۆدانێ ڕێبەزە پیرۆزە و گاوە ڕێفراندۆمە سەرخەبوونە کوردستانەیە دیرۆکی تێکازیە لەسەر بەردەوامیە هەڵگرتنە vê نامەیە. ئەم وەکە پارتیا دموکراتا کوردستان سووریا بە بۆنەیە vê ڕۆژە سۆزەخوا لەسەر ڕێبازە بارزانیە نەمر و کوردایەتیە نو دکن و ئەمخوا بەشێک ژێ پرۆژەیە نەتەوی کوردستانی یاک و سەرۆک مەسعود بارزانی سەرۆکەتیە وێ دکێ دبینن. ئێرۆ لە گوندێ حەلێقی ناوچەیە ئالیان خەلکێ باژارۆکێ گرکێ لەگێ و چە لە غاوتر بەسپیە لەسەر بەخواندنە ئەنجومەنن خۆجههیەن ئەنجومەنە نیشتیمانیە کوردیە لە سووریێ ئەنە کەسە ساڵپەگەرە چلی ئەمەڵە مستەفا بارزانی بەژاندن دەدەمە پێشکەشکردنە ئاهەنگێدە پێشکەشکارێ کۆمە زێوایە فلکلۆری فەواز و جیهاز و کەلوپەلێن کۆمێژە ئالیە چەکدارێن پێدە بەهاتە بن چاوکردن ji بۆی ڕێگریکردن لێ بەژاندنە ساڵبەگەرە بارزانیە نەمێر مڵەتێ کوردستانە سووریە و جەماوەرێ پارتیا دموکراتا کوردستان سووریا و ئەنجومەنە نیشتیمانیە کوردی لە سووریێ لە سەرانسەرێ کوردستانە سووریە و کامپێن پەنابرن سووریە لە هەرێما کوردستانی و ئۆڕۆپایێ هەر ئال وەک هەر ساڵ وەکە vê ڕۆژێ ساڵبەگەرە نەمێر مەڵە مستەفا بارزانی بەدژینن. إن سألتم الجبل علما قال هو رمز عزتي وشموخي وإن سألتم الأشجار علما قال هو رفيق دربي وعزتي وإن سألتم الشهداء عنهم قال هو رمز نضالي وتضحياتي وهو على لساني وشفتي فإن سألتم الشعب عنه قال إنه عنواني وهو كردستاني حقا تنحني لك القامات يا أبا الإخواني. قالين يا شا ديسة دوبارا چکل سروی جامعی بیشن ہمیں ما پینا کے ندلی دا لیت دربار بیرانی نبین مری دا ہم حزد کنن مساجد سیاسی دو خلق و خاکا خبیشن ایرو روش بنسبت انجمنان اجتماعی کرد را قال لك خلقا تصور ذكر دو انجمنان اجتماعی کرد ترى لاول صحيتنا لهات ديار كرن دويو روش انجمنان اجتماعي كرد رقمك صعبة معادلة دو أفقى دنيا دان استاذنا بيرتك وننتشتمن انجمنان اجتماعي كرد او ببيجي خستق ودور ملت مدندر كردستان السوري ده قال لك هذا دو انجمنان اجتماعي كردي مريا ليش بيت كنت
پیترسون وقتی گوشه تی پرسیاری دبیجه گلو کرد دانستاندن سیاسی دنا وکە ئیرۆ بەریا 40 ساڵی مەڵە مستەفای بەرزەنی کۆچاخۆیە داوی کرد بە وێبۆنێ ئیرۆ چاڵاکی لە کوردستان و دەربە هاتن دەرخستن ئەمێژە بەژارێ قامشلۆ دەست پێ بکەن و چالاکیەکە بەرفەرە بە بۆنێ ساڵبەگەرا چلیە کۆچبارکردنا بەرزەنیە نەمر ژالی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە بە هەتە دەرخستن د چالاکیەدا سەرکردن ئەنە کەسە پابەندی و پێداگریە خۆ بە ڕێبەزا بەرزەنیە نەمر ji بۆی بدەستخستنە مافێگەلێ کورد ئانینە زمان د مراسمên salvegera çilîden û nerên aliyên siyasî û rêxistin û partiyên enekese û rêxistinên civaka sivîl û yên jinê û kesayetiyan rewşenbîr civakî beşdar bûn. Bajêr bombebaran bûn lê xwaragirî û xebata pêşmergê Kurdistanê hikûmeta بەڵێ تەمەشبە نێجاز خواجم ئاماژە تشتێکی بدەم ئەوژی و لە گوندی حەلقی دەبەرە ئالیان دەماک و ئەندام و ئالێگرێن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و پەدەکەسێ سا ڕۆژە کۆچبارکردنە 40 ساڵیە بەرزانیە نەمر دڤەژاندن چەکدارن پێدە عێریشکردنە سەر جهێک و ئاهەنگ تێدا بڕێبەتچوو هەریەک ژێ فەواز عەلی و بەهزاد بەڕۆژی و کەلوپەلێن جیهاز ئەنگوێ فەرقا موسیقیک و ئاهەنگ برێبە بربا دەستە سەرکردن و وەکە داوین زانیاری حەتان هاژی تو زانیاری لەسەر وانین بێتەنێ چەکدارن پێدا مەبەستاوان وەکە داهاتە خویاکردن مەبەستاوان تێکدانە ئاهەنگێ بوو هەردووژی فەواز عەلی و بەهزاد بەڕۆژی هەردووژیش ئالیە پێدی بە هاتنە دەستە سەرکردن. بەیابۆنە ڕۆژە ساڵبەگەرا چلیە کۆچە داویە نەمر مەلە مستەفای بارزانی ئەنجومەنە خۆجهیە دێرکەی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ چاڵاکیەک لەدارخست ئێرە بە بەشداریەکە بەرفەرە ژێنونەرێن پارتی و ڕێخستنێن ئەنجومەنێ و ڕێخستنێن ژنێ و یەن سیڤیل و کەسایەتیەن جوواکی و ڕەوشەنبیری و خەلکێ دەبەرێ خۆجهیە دێرکەی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ چاڵاکیەک لە قادا دەستگەهە ئەلکەتریکێ یەکەم لە دارخست و تێدا وێنێن بارزانیە نەمر و ئالا کوردستانی هاتنە بلندکردن د چالاکیە خۆجهیە دێرکێدا عەبدولکەریم محەممەد ئەندامێ پۆلیتبیۆریا پارتیا دموکراتە کوردستان سووریا گوتنێک پێشکەشکرد و تێدا گوت و ئەو وەکە ئەنەکەسە ئامادەنە پێدێرە دانوستاندنان بکەن لێ بمەرجێک و سەرپەرشتیە ئەمریکا بێ. بۆ بەرزانی باوێ کوردات هەم دەبوو بەشێکی نەکورد بەشێدی بوو هەگەر ئەف ئەژواهەیە تەهی ئەبوو ئەڕدیک ڕەحەتیت نابێ نامەوادە چێ بوو مەگۆت ئەمریکانام حازری وەختی لێبڕیعادە ئەمریکی گوت بێ دەما ئەمریکا بێ ئەس حازرم مەگۆت بڕیعادێک ئەمریکی حازرن گفتوگۆی بکەن ئەم بگەن قوناقێکی ئارامی چێ بێ زارۆکی مەکارمن بخۆێن خەلکی مەش شتردۆری کوردستان سووری بەگەرێ ماڵێ خوا خۆرکێ مەکارمن بەگەرە سەر ئاخا خوا دەریە جامعاتە بەبێ هەر دەریفە بێ ژوێنانە بە گوتیم حازرن ئەمریکا جات دات شغلێ بخۆبە و تەحال فێرە لەسەر مەسەلە منطقە ئامن منطقة آمن مفهوم وادا نايل غوريا ترك بيجي ومنطقة كي أمنية شيكي نأبد مفهوم أمريكا دا منطقة آمن أو الغور بريارة كي دولي نام دولتي رعايتها دولتي تحالفة هذا يجب الدينا كسلك على اسم المكان السوري نترك نكسر وي وقتي أمشي حاضر
هر به بانه سالوگرا چلیه کوچبار کرنا ملا مصطفی بارزانی خواجهی حمودی انجمن اجتماعی کردی لسوریه چالاکیک لدرخست چالاکی لمالا ولاتی بنابه حاج عمر داوی لنابه بشار حمودی هتا لدرخستن تیدا گوتن و هلبست به بلند کرنا على کردستانیو وینین بارزانی نمر هتا پیشکش کرن انا سامزگینیه ریبری چولوچیا سوار بوزه بلبل باغو زفیا دلال بردلی هر بابو کالو دیا لبو هشترونا تو میوان کزیا سون بالونه تو سون بکوپیا میتانی سون بشالو شاپک بخنجرو کالانی جره بازه تونه بگر ریجات دانی ڕێخستنە هەولێرێ و گوندەوارێ وەیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا سەردانە مەزارێ نەمران لێ دەبەرە بارزان کرد ئیرۆ بە هەلکەفتە ساڵبەگەرە چلیە کۆچبارکردنە نەمر مەڵە مستەفای بارزانی ڕێخستنە هەولێرێ و گوندەوارێ وەیە بە بەشداریە بە هەزاران ژە ئەندام و ئالیگرێن پارتیە دەموکراتە کوردستان سووریا سەردانە مەزارێ نەمران لێ دەبەرە بارزان کرد لەسەر مەزار گوتن بنابێ ڕێخستنە پارتیا دەموکراتە کوردستان سووریا بەژ ئالیە دکتۆر ئەحمەد مەلەکوە هاتە پێشکەشکردن بله تماشاوان جان هاجی لاستودیو مامۆستا مصطفى جمعه دامێ پۆلیتبیۆریا پارتیا دەموکراتە کوردستان سووریا لە گربنە ji bo گوتوبێژێکە بهتر لەسەر ئەو چالاکێن کو هاتنە ئەنجامدان و بەحسە بارزانیێ نەمر ji bo من و تەماشاوانان بکێ مامۆستا مصطفى بخێر هاتی ئیرۆ تژ یەک ji ئەندامێن شاندەی بوان ئەو کەسێن کو سەردانە مەزارێ نەمران کردن دەسخوازم دەستپێکێتە بەحسە سەردانێ بکەی يعني ضمن قالك شيرين براسي وك بلكسه وك ام هر انسان كي كرد ايكو خدمينه ايرو خدان ضمير خدان وجدان خدان كرامات خدان شرف ابكسانا خدغير بازا برزانيات بينن واجبك كسر خدبينن وك وفاداري جبو نمر مزن مصطفى البرزاني كتب زيارات اوين كتب يعني بمناسبة هانا جارك الدين بجيني وام كيفاش بونكو أول ما بجانكي جرك بهجا خدانا بروي كاريانه وبصدان خلقي ما حوالي في بارتيانه لويري آماده بون وغوتنا بارتياتي خدش براسي ام جرك سر بلند بن كو ام خدبينن هندري غير بعض هذا كو ام قاربن خآبا بكن وكو او اخلاقياتك ومصطفى البرزاني اللي دهات ناس برن باشا مامۆستا مصطفى 40 ساڵە و گەلێ کورد لە تەبایە پارچێن کوردستانی لە ڕۆژهەڵات باکوور باشوور ڕۆژاوای کوردستانê بەردەوام ساڕۆژە کۆچبارکردنا داویە مەڵە مستەفای بارزانی دەڤەژێنن بەردەوام پەیمان و سۆزێ لەسەر ڕێبازاوی نو دکن داکو مافێن کوردان بەدەست پێ بخن ستەمێ لەسەر خۆراکن ئەو وڵاتێن و کوردستان داگیرکردنا ستەماوە نهێلن و کوردستانێش دەستیوان ڕزگار بکەن مەڵە مستەفای بارزانی ji بۆی کوردان چ بوو؟ ji bo Kurdan sembola yekem bû yêko her kesî xwe di bejna wî da didît di canê wî da xwe didît bi rastî ji ber ku Mustafa Barzanî wekî nasnameyekî ji bo Kurda bû ez li vir tera nemuneyek biçûk bêjim ez salê hefteyê çûme Libnanê تدي دنكرني ما تشبنا وك خلكي لبنان بورتي ما دنكر وكينا ما تقوم كردن
دفکری یعنی کردکا کیه و چوا بیا ناسکرن کو تدگو برزانی ها دهات ناسکرن او کسین کو مصطفى برزاني جناوان دركاتيه او ملتي كرد بنابي وداد ناسكرن براسي يعني مصطفى برزاني يعني برقالا قال لك تشتين هيجاج بو كردستان كو مستقبل لسر بها اباكرن وي انساني او سازكار كريا سروي اساسي جي يعني ايرو هر تشتي كو هيا ازول باورم يعني ريفراندوم چه بو اجباري و برلمان كردي هيا حكومتا كردي هيا چوكاري كردي شخو هاتي آوا کرن لسر واتشتي كو مصطفى البرزاني جبو و او كاريهان كربو نبس مصطفى برزاني يعني او خيزانه هاني همو بيرو باوري دابون جبو كرداتا خو جبو بروجايا نتاوي يا كردي مصطفى البرزاني خاطي دا بخورتي دي جبو ولوجي يعني جي خو قالك جار گوهرتي جبو كوتي كفي خدمتا پرسا كردي و پیشکتنا پرسا كردي براسي يعني هبوناوي المهاباد وقت راگاياندنا كومارا مهاباد پشتی وینا جبو جاردین جبو پرسا کردی و جبو گله کرد جبو نیه گوتن کو اواج بردش منا دربه یان دفج کاری خوی کردایتی برده ده يعني سر پشتا واچیان دکاره بگی حتانی اتحاد سوویتی و وقتی کو بپاريزه و يعني ريبازهانه و عقله کو كردان جبو كل پیش بخه ابا عقله هانه براسي ايرو ناف كرداله باشا مصطفى القلم بمنزه دوباره بقرم جمتلزه بردواميه به چالاکین کو ايرو هاتنل دار خستن ببونه 40 ساليه کوچبار کرنا داوی امام مصطفى برزاني بدم به بجداريه کا بار فرح جه پنابرن روجاوی کردستان و نونرن الين سياسي جواك الين سياسي ورخصنا جواك اسفيل ايرو رخصنا دوميسيا بارتيا ديمقراطيا كردستان سوريا سالفاغرا تشيليا کوچبار کرنا امام مصطفى برزاني وجاند سالفاغر له ولا كونفرنسانيا كامبا دوميس بوغوتن لسر بزاوو شوراشگری و خباتا برزاني هتا بريفا برن حدود اصطناعي هاتنا شكرا سنور التسكيت هاتنا شكرا بله تماشوان هجاهر به بونه سالفاغرا چلیا کوچبار کرنا مال مصطفى برزاني رو رخصنا کورو گوسکیجی یا پارتیا دموکراتا کردستان سوریا چالاکیک لدار خست چالاکی به بجداریا پنابرن کامپی به گوتنو هلبست و ستران لسر برزاني نمر هتا بريفا برنون ده مراسمان ده گوتنک جالي محمد علي اندام پولیتبریا پارتیا دموکراتا کردستان سوریا با هتا پیشکش کرن تشلو بينجيل تشلو شاشات تبلي شورشا وتوماس عندنا تومرا كردستانا وشراد نويدري جيتل تومرا دا وسر كردك وجنرال وزير برافانيا تومرا كردستانا وشراد لبل فلان مجموع دولة دردور أو قومات ديبر برزانيا نمر برخطا تبلو بيصف بجدرقابا سينور سيخ لباسي دولتا برخطا سوديتا برج دنگ خلق خور خطن خط ظلم وزوطانيا سر بردانا هادي برزانيا نمر بس خلق كريم لندا والأمن لطق ستمكاري وزورداري وظلم سرقاته أم بينك خلقين الله جميع أذربيجان يا ستالين خروتشوف ويسر بلده برزانين أمر تبلو الإندونيسي تيجيني وتايواندي والجل كردستان وكردستانيا تبا نها تبلي بردوام الأوقات والخلاطات ويري برزاني بردوام كان تا سال 1958
روخوتنا رژیم ملکی پادشاهی سردست گروه دبات و افسر از کریم قاسم پیوندین دل برزانین مرگل و بشورشا چارده تموز ملدار دانی جبوی کرد و عرب حقا بکارن آبا کرنا عراق دموکراتی جه هر کسی پیدا هده برزانی ودری هات تجدار بی هر به بانه سالوگر چلی کوچبرکرنا عمل مصطفی بارزانی رو رخصتنا در شکرانه پارتیا دموکراتا کردستان سوریا سالوگر و جاند ده مراسم سالوگره ده بحثا رولا گرینگیا خبات و شورش و بزا و بارزانی نمرو باندورا ویل سر کردان به تباهی و پارچه دنین کردستانی هاته کرنو گوتنک بناوه رخصتنا در شکرانه پارتیا دموکراتا کردستان سوریا هاته پیشکش کرن. به بنا 40 سالی کوچ داویه باب نتوا کردی نمر مصطفی بارزانی خوجه کامپا قوشتپا کتیا خوندوان و جوان دموکراتی کردستان روز آواد زمینارک لسر جیان و خبات بارزانی نمر لنابنده عثمان صبری روشنبیری سر به دزگاه قرقوازی بارزانی و کامپا قوشتپا دا پین شامل در خص سمینار جالی ماموستا بهمن عبدالله اندام پارلمانتوی هرم کردستان جه فراکسیون پارتی دموکراتی کردستان و هاتا پیشکش کرن. یارمەتی شۆشی شێخ سەعیدی پیرانی داوە دواتر یارمەتی کۆماری کوردستانی لە بەهاوار داوە مەلا مستەفا بۆ یەک ڕۆژیش چۆکی بۆ هیچ دژمنێکدا نەداوە ئەوەی کە وەک لە سەرەتای قسەکانم ئاماژەم پێکردوتم ئەو شیعارەی کە یەکێک لە فەرماندەکانی لەشکری ڕۆژ گوتی خۆنە چەمێنن بەڕاستی ئەوە ئەسلی قوتابخانەی مەلا مستەفا و ئەسلی قوتابخانەی بارزانیە کە ئەو هیچ کاتێک بۆ هیچ دژمنێکی کورد خۆی نەچەماندووە و تەسلیم بە ئیرادەی هیچ دژمنێکی نەبوو تا ئەو ڕۆژەی لە ژیان ماوە. بە لەلایەن ڕێکخراوی خوێندەواران و لاوانی ڕۆژاوای کوردستان سیمینارێکمان بۆ ساز کرابوو لەسەر ڕۆڵی خەباتی بارزانی و ڕێبازی بارزانی لە یادی 40 ساڵەی کۆچی دوایی ئەو سەرکردە قارەمانی کورد و لە سیمینارەکەماندا باسمان لە خەبات و تێکەوشانی ئەو سەرکردە مەزنەی کورد کرد کە سەرکردە و سمبولی هەر چوار پارچەی کوردستانە نەک بە تەنها کوردی باشوور و ئەو لە مێژووی ژیانی خۆی خزمەتی بە هەموو کوردێک کردووە لە هەر شوێنێکی کوردستان بێ لە هەر جێگەیەکی دنیا بێ و هیچ کات جیاوازی لە نێوان کوردانی هیچ پارچەیەکی کوردستان نەکردووە و باسمان لە قۆناغەکانی ژیانی ئەو سەرکردە مەزنە کرد بە ئاشتی خوازی ئەو سەرکردەیە و خۆنەویستی ئەو سەرکردەیە خزمەتکاری بە میلەتەکەی خۆی و ژیان و مردنیشی لە پێناوی میلەتەکەی خۆیدا بوو. ببوونەیە کە دژم مناسبە 40 ساڵی کە دەرباس بوون بۆ غرکردنەوە کە بارزانیە نەمر وەکو باوێنەتەوە ڕوحینەتەوە کورد ڕاستی مەخواست وەکو یەکێتیە خوێندەوان و جوانە دموکراتی کوردستان ڕۆژ ئاوا لە قارەمە کوردستانی بخوازنەوە کە دەژین وەک بیرئانینێکی vê rojê em bînin ji ber vê babetê jî rastî me mamosta Behmend Abdullah enda Berlemanê Kurdistanê ke dîrasa û bi şeklekî baş li ser vî modayê baxivê û rastî di dimnê semînarê de gelek mawaqifê û di jiyana berzanînê bir de got çawa karî bû tiştekî ke çawakarî bû milletê xwe bi pêş de pê got berhemê xebata yû karayî nake got îro em nagê li Kurdistanê tê dijîn got nebesin û xelkê me Rojavayê got dibijin başûrê Kurdistanê tê de
بله تماشا نجات دوباره شما جمع میوان خواه مصطفى جمعه اندامه پولیدوری پارتیا دموکراتا کردستان سوریا مصطفى خواستم بحثا رولا مال مصطفى بارزاني لسر پارچه دنیین کردستان بکه حتی چه استکی رولاوی کاریا نتوا کردی لوان پارچهان بپارزه وان هوشیار بکه کو کردن برابانی دبر دوزاخو نتوا خود بکن بله براسی پرسا گله گرینگه مصطفى البارزاني بهبونا خو بسرواریا خو سرکشیا خو جواب پیشمرگین قهرمان ایکو خونا وان دیروکا گله کرد بویا خونی هاتی نویساندن دهات بیستاندن بریا راگیاندن بریا او اذاعه کبناوی شورشا کردی باشوری کردستان دهات پیشکش کردن هر آگاهی و هر تشت گریدای بوی شورش آن و براسی خلق کرد لهر چار پارچه دین لی گودار بو گلک مورالن خلقی هستن وان گلک بلند بون وقتی کو ناوی کردایتی و کار کردایتی و ملابس البارزاني سرسره وی کاری هانه براسی هر انسان کرد هستک جمعی چید بو کو خوازو بده خویا کرن خوازو بده ناس کرن يعني بارتي ما كردي جهابون طبعا هناك بري وقتها شيبون هناك دو وقتها شيبون دوره هموا دهفدو دهات جريدان كديش قال كرد براسي شيار ببيت سر برصاقه لسر مافقه لسر بروجي كي نتوي كردي كو روج بروج زلالتر بروج جي خاقرت ناف قال كردا إيرو برهمن وينا يعني ام إيرو دبيننا كو برلماني كردستاني هي حكومة كردستاني إيرو حاليا كردي ما مصطفى از بحث روجاوای کردستان بکم نخوازم فراتر بکم جور حاليا كردي نوی میونی پارچه کردستانی حتی چرا دیگه پابند بون به رباز بارزانی نمر و چاوان بجن فایده سود جدیدن ده پاراستنا دوزا خدا بله يعني لفر براسي وقت در رباز سياسي هاتن شكرن ربازا که یا کو ام او پارتی بون و وقته ما خود دید کو ام گریداین به ربازه و ربازه دیجی هبو او خلجی کی دید براسی اویا هیچ کو يعني ببيجي ناكوكي نابنا كردادا و يعني وك ديالوج سر و پرساهانه پکواره هدی از ولو باورم کو افرنگه کو خود دیتن گریداینه به وری بازان و اونا پرتر پیش دکاتن اونا چیتر خود دیتن کو خدان لغی لوی پرساهانه بکن و باش تیبیلی من یعنی بلکی اف بازهانه کو جارا پیشه و خود دیتن روجاوای کردستان گلک هیا خدان مافی نتویه رباز دين نواد ديتن دقوتن أبا أقليات قومي كردي الفرها الفر يعني تدي شقص تأثير يعني هبونا فيشوراشة وهبونا ملا مصطفى أو يعني أو تشتكو بيش كيشي ناف قالي كردبو بنافي وينا يعني أو دا خازن كو جبو قالي كردهات خاصتن هر یکی خود دید که او داخاز گلی ویناجی پارچی ویناجی لبر براسی تاثیر کی گلک ایجابی دهات چکرن کو یعنی او ربازهانه جی خاگرت ایجار بلکی واو هموج دزانن ممکن روز آوا بیتر جی خاگرت بل هر جی کی دیم بیتر اما بجن کرد وکا هستو نتو دوز باندور لوهانه تکرن لی رای گشتیه جهانی و سرکردین ولاتان تبع وان انجو بهترا ونيكو بارزاني دي به بيرارونشت به باريني بحثا مال مصطفى بارزاني تكي لانتا او باندور چبو لسركردين جهاني كرتاكو في هالوستا اريني و ايجابي جه مال مصطفى بارزاني بگره بله تزاني بريجي يعني مورالنا جلكي خرطو هيجا دناف خلقي كل دوراوي دهات شاندن يا دين بشخص خوي كريم بشخص خوي ولو ببساطة خلقي ددان اسكرن خوانا وك زعيم لسر خلقي ددان اسكرن
خوا پێشکەش دداناسکردن خوا دداناسکردن ئەنۆ سەروەریە شۆرەشەکرد کە سەروەریە پارتیکی دکێ ئەوات خزمەتە پرسا کوردی دێ ڕەنگێکی ڕەنگێک و هەر ئینسانێک و وەختی وی ببینێ ئەوە حقیقیە مەسەلەکی گەلێک حقیقیە جددیەت تێدا هەیە ئەوە گەرێدایە بەڕاستی پرسا کوردی بە ینی بەرەڤانیە وی ژوێ پرسەهانێڤە جێ خوا دەگرێ لێنی نەخەدان لیسک ئەو بوو ئەخلاقیات هاتن ئاواکردن هاتن شاندن ناوگەلێ کورد ئەخلاقیاتی مەلا مستەفا بەرزانی بوو بڕاستی نەبەر بەرزانی بوو ینی دەنگی وی و تشتێک وی گوتێ و داکەتێ ناو پارتیên کوردی و ناوگەلێ کورد gelek hêjara birasî her kesek heta rojî îro îku xwe têda dibîne îku xwe têva gerê dide birasî her li pêş e her xiyanet li cem nîne başîtiyê her xwe dide naskirin xelkê wî divê yanî wî ji xwe ra wek nasnamakê bide xuyakirin eva gişî berhemên wa exlaqiyatê ku Mela Mustafa Barzanî navgelê Kurda çandibû birasî. gelek spas ji bo mamosta Mustafa Cuma endamê Polîtbûriya Partiya Demokrata Kurdistan Sûriya ku li gel min bûyî gelek spas mamosta. Abdullah Gedo endamê hevpeymaniya niştîmanî ya opozisyona Sûriyê dibêje serkirdeyên cîhanê pêştevaniya xwe ji bo enekesê û leşkerê roj nîşan dane de ku beşdariyê di rêveberiya nû ya Rojavayê Kurdistanê de bikin. Endamekî hevpeymaniya niştîmanî ya opozisyona Sûriya dide diyarkirin ku nemana Daişê li Sûriya nayê wê wateyê ku Sûriya wê aram bibe ew lehî wê li Sûriyê berqerar be. Abdullah Gedo dibêje rewşa Sûriya aloztir bûye û çendîn sînaryoyên nû ji bo rewşa Sûriyê hatine pêş. Lewma nekokî navbera welatên ku destêwerdarên di Sûriyê de dikin durust bûne. Herwiha Gedo got krîza Sûriya nelgel hatina Daişê dest pê kiriye û bi ji navbirina rêxistina teroristî ya Daişê bi dawî nayê. Ji ber Sûriya bûye qadeke siyasî û destên derekî di nav xaka Sûriyê de bihêztir bûne û gelek bi zehmetiye û destên derekî ji nav xaka Sûriyê werne dûrkirin. Endamê hevpeymaniya niştîmanî ya opozisyona Sûriya got jî ku niha hewl ji bo dîtina çareseriyeke siyasî rêveberiyeke hevbeş ji bo Rojavayê Kurdistanê hene û tevaya cîhanê yek denge li ser hebûna roleke Kurdî di pêşa rojê de. Herwiha Abdullah Gedo got jî ku em weke Encûmena Niştîmaniya Kurd li Sûriyê di nav hevpeymaniyê de li gel çendîn serkirdeyên cîhanê yên ku rolê di çareserkirina Sûriyê de dibînin civiyana. Gedo got ku wan serkirdeyên cîhanê piştevaniya xwe ji bo enekesê û leşkerê roj nîşan dana da ku beşdariyê di rêveberiya nû ya Rojavayê Kurdistanê de bikin. Ji ber hêza leşkerê roj destê wan bi rijandina xwînê sor nebûye û ezmûneke wan ya baş di şerê dijî terorê de heye. Pisporekê Iraqî ra gihand ku bi hezaran penaberên Iraqê li kampa Elhol dimînin ku di nav wan de jî zarok û jin û malbatên Daişê hene ku tane hejmarek ji wan ji aliyê lojîstî ve kar ji bo Daişê dikin. Pisporekî ewlehî û leşkerî Iraqî ra gihande got bi hezaran penaberên Iraqî li kampa Elhol li gundewarê Hesekê dimînin got nav wan de bi hezaran ji malbatên çekdarên Daişê ne. Pispor Hişam El-Haşimî ragihande got derdora 25,000 penaberên Iraqî li kampa Elhol dimînin got nav wan de nêzîkî 5,000 zarok û jin û pîremêr ji malbatên çekdarên Daişê ne. Got tê pêşbînîkirin got 959 Daişî di nava kampê de hene karê lojîstî ji bo rêxistinê dikin. El-Haşimî diyar kir got hikûmeta Iraqî rêkeftinek li gel hevpeymaniya navdewletiya li dijî Daişê û çekdarên Sûriya Demokratîk îmze kir ji bo wergirtina wan kesan li ser çend qonaxan. El-Haşimî her wiha tekez kir got ji tabaxa 2018 ve heta mijdara heman salê nêzîkî 3,408 kes hatin veguhestin ji kampa Elhol beriv Iraqê. Her wiha derdora 208 çekdar jî got şer li gel çekdarên Daişê li Sûriyê dikirin hatin veguhestin. Li gorî amarên fermî bêhterî 500 çekdarên Daişê yên xudan regeznameya Iraqî li cem çekdarên Qesedê girtîne. Goberiya çend rojan 208 çekdar hatin radestkirin ji bo hikûmeta Iraqî. Her wiha hate diyarkirin got ev radestkirin hat wekû rêgeriyekê li serbestberdana wan ji aliyê çekdarên Qesedê ve got eger her dema vê de hejmarek din ji wan çekdarên Iraqî
ji bo hikûmeta welatê wan werin radestkirin. دا ئەکادیمیناسێکی کورد و خەڵکی بەژارێ عەفرینێ لە تورکیە کۆچە خۆیان داوی کرد. زهێر عەلی دۆست و نێزیک ژێ مالباتێ ji بۆ ئەرکێ دازانین و مامۆستای زانینگەهێ دەبوارێ ئەندە زیاریە جیۆلۆجی دە دکتۆر کەمال عوسمان خەلیل دۆ ڕۆژە پێشەمێ لە نەخۆشخانەیە بەژارێ دیلۆک لە پارێزگا غازی عەنتابێ کۆچە داوی کرد. دکتۆر کەمال پسپۆر بوو دە بوارێ جیۆلۆجیادا و تایبەتی دەربارەی سەرۆت و سامانên سروشتî دە هەرێما عەفرینێدا. دکتۆر کەمال gelek lêkolînên wî derbarê kanza û samanên siruştî li Efrînê de hene. دکتۆر کەمال هەشتê salî bû ji gundê Mehristê biryare lê gundê wî li herêma Efrînê bi xakiyê werê spartin. Bi tementirîn penabera Kurd ji bajarê Kobanê li Yunanê koça dawî kir. Komisyona Netewên Yekbûyî taybet bi karûbarê penaberan û çi koça dawiya bi tementirîn penabera Kurd ji bajarê Kobanê ragihand. Leyla Salih ya temen 112 salî ji dayîkbûya bajarê Kobanê di sala 1907 ji dayîkbûya û di roja pênçşemê li Yunanê koça dawî kir her lê gorî nûçeya Komisyonê ew bi nûçeya koçbûna Leyla Xembarin Leyla dixwest neviyên xwe li welatê Almanya bibîne. Lê hêviya Leyla bi cih nebû. Komîteya Serbixweya Vekolîn û binpêkirinên mirovî ya ser bê netewên yekgirtî ve di raportekê de eşkere kir ku grupên terorîst ya terorîst ya Bereya Nusra dest bi helmetên revandinên bi kom li bajarê Idlibê kiriye. Netewên yekgirtî dibêje ku grûpên tundrewiyên li Idlibê dimînin tawanên dijî mirovatiyê encam dana û berdewamin li ser encamdana tawanan. Komîteya Serbixweya Vekolîn û binpêkirinên mirovî ya ser bi netewên yekgirtî ve di raportekê de eşkere kir ku grûpa terorîst ya Bereya Nusra dest bi helmetên revandina bi kom li bajarê Idlibê kiriye. Herweha Komîteya Navûrî got ku Bereya Nusra opozisyona siyasî û welatiyên sivîl armanc dike di helmetên revandinê de. Ev tawan bi tawanên dijî mirovatiyê têne naskirin. Komîteya ser bi netewên yekgirtî ve di raporta xwe de tekez kir ku gelek belge li cem wê hene ku grûpa Cebhetun Nusra an û Cebhet Tehrîr Şam ew tawan li dijî welatiyan li bajarê Idlibê encam dana. Herweha netewên yekgirtî got ku Cebhetun Nusra di helmeta xwe de pizîşkan û çalakvanên siyasî û sivîl û her kesek di buwarê mirovî de kar bike armanc dike. Komîteya ser bi netewên yekgirtî ve got ku webesta Cebhetun Nusra ji vê helmetê wergirtina pereyan e. Da ku têçûyê çalakiyên xwe yên terorî ji kes û karê revandiyan wergira û dabîn bike. Komîteya Serbixweya Vekolîn û binpêkirinên mirovî ya ser bi netewên yekgirtî ve got ku hev demê encamdana tawanên cengê û dijî mafê mirovan derheqê welatiyên sivîl li Sûriyê heta weke niha tu aliyek û yasayek nîne ku tawanbaran siza bide. Nûnerê Rûsyayê herdem de netewên yekgirtî dibêje pêwîst rewşa Bakurê Rojavayê Sûriye werê guhartin û grûpên çekdar ji wê navçeyê werine derxistin. Vasîlê Nêbênziyan nûnerê Rûsyayê herdem de netewên yekgirtî de di çarçoveya beşdariyê de civîna Encûmenê Ewlehiyê navdewletî de got ku navê rewşa Idlibê bi vî rengî bimîne û pêwîst e rewş werê guhartin ji ber grûpên çekdar roj bi roj xwe bihêztir dikin. Herweha Nêbênziyan te kes kir ku pêwîst e herêkeftina ku navbera Rûsya û Tirkiye de derbarê Idlibê de hatiye mizekirin werê cihbicehkirin û daxuyakirin ku nakokiyên li ser avakirina Komîteya Destûrî ya Sûriyê hatine çareserkirin. Serokê Amerîka eşkere kir ku teveya xaka Sûriyê ku dibin destê arêxistina terorîstî ya Daişê de bû hata rizgarkirin. Donald Trump serokê Amerîka li bingeha Elmendorf Richardson li wilayeta Alaskaya Amerîkî ragihand ku hêzên peymaniya navdewletî ya li dijî Daişê ku Amerîka serpereştiya wê dike teveya xaka Sûriyê ji destê Daişê rizgar kirin. Herweha Trump got ku em karin bêjin di dema niha de sed li ser sed ji xaka Sûriyê ji destê Daişê hata rizgarkirin û dema niha de Daişê li Sûriyê nemaye. نونەرە ڕژێما ئەسەد ئەنجومەنە ئەولەهیە ناودەوڵەتی دەبێژێت و ڕژێما ئەسەد ئامادەیە لەگەڵ شاندەی ناودەوڵەتی ji بۆی سووریا ئاماهەنگیە بکێ.
بشار جعفری نونر رژیم اسد انجمن اولهی ناو دولتی دراگهاند که رژیم اسد آمده باوی که راست لگر گیر پیدرسون شانده ناو دولتی جبوی سوریه هماهنگی بکه و آبکرنا کمیته دستوری سوریه گوتوبش بکه. هروها جعفری گوت کو پیوسته گل سوریه بریاره لسر چارنویسا خوب دو دستن درکی ج سوریه ورنه درخستن. سروک روسیا دبجه کو پلانا که جبوی دیتنا چاره سریا یک جاری کریزا سوریه هیا او جی پشتیج نابرنا یک جاری تروریستی داعش. ولادیمیر پوتین سروک روسیا را گهاند کوره کاپتن لسر آبکرنا گروپا کی پچوک هیا داکو کار لسر بکشان هزن بیانی ج سوریه بکیو هروها کار لسر برقرار بونا اولهی لسوریه بکیو ترور بیگ جاری جناب ببه. هروها پوتین گوت کو پیوسته او گروپا پچوک رژیم اسد اپوزیسیون سوریه ولاتین کو دستوردان سوریه ده دکن لخوا بگره. سروک رژیم سوریه بشار الاسد بانگ لوزیر درو ایرانی محمد جواد ظریف کرد کو سردانه شامه بکه. اژانس ارنا ایرانی را گهاند کو بالیوز سوریه ل ایرانی بانگوازی یک جه سروک رژیم سوریه را رادستی وزیر درو ایرانی محمد جواد ظریف کرد جبوی سردانه سوریه. او یکتی پشتی پیوندی تلفونی دنا برا وزیر درو رژیم ده ولید المعلم ظریف کوتی ده بحثا پیشاتین ده بره بگشتی کرن هروها پیوندی استراتیجی دنا برا هر دو ولاتان ده کوتو بیش کرن. بری به داوی هاتنه دوباره سرنوچه. عبدالله قدو اندام پیمانیان اجتماعی اپوزیسیون سوریه دبیجه سرکردن جهان پشتوانی بگر لشکر روج بوی روشابه کردستان دکن. سرکرده که عراقی اشکره کرکو به هزاران پنابرن عراق الکامپ الهول دمینن و دنابوان دجی زاروق و جنو معلومات داعش جهانا. ولادیمیر پوتین سروک روسیا دبیجه پلانک جبوی چارەسەریە یک جاری کریزا سوریه هەیە و لە دەستپێکێدا پێویستە تەرۆر وەرەژناو برن. دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆنتڕۆلکردنا تەڤایە خاکا سووریە یا دبن دەست داعشێ دەڕاگەهاند. هەر شاد و باختەوەر بن.